سەرکەوتوو بێ ئینقلابی ئێران بە سەرۆکایەتی ئیمام خومەینی. ئێمە بە تەواوی هێزمانەوە پشتیوانی لە سیاسەتی دژی ئیمپێریالیستی ڕەهبەری ئینقلابی ئێران دەکەین. لایەنگری ئێو ئەوەین کە لە سایەی جمهوری ئیسلامیدا وەک برا بژین. ئێستا بۆ ڕەهبەری ئینقلاب ڕوون بۆتەوە کە ئەو تاوانانە کە بێمەیان دەبەست ناویان نابووین تەجزیە تەلەب هەموو درۆ بوون. ئێمە ڕۆڵەی وەفاداری ئێرانین. ئێمە هیوامانەوەیە جارێکی دیکە گەلانی ئێران یەکگر و یەک پارچە، جارێکی دیکە یەکگر و یەک پارچە بۆ دیفاع لە ئازادی و ئیستیقلالی ئێران پێکەوە بچینە پێش.